تەوەری یەکەمی باس و خاصی ئەمڕۆمان لە ڕۆژێکی نوێ باس لە قەرەبووکردنەوەی زیان لە کۆتوانی برینداران یان شەهیدان یان قوربانیان یان کەسوکارانی جێنۆسایدی گەلی کورد دەکەین لە چوارچەوەی یاسادا کە ئەما بێتە خاڵێک لەو خاڵە دەستپێکانی کە دوو ڕۆژی تر پەرلەمانتاران ئێمە کاچنە بەغدا بەڕاستی دەبێتە یەکێک لەو من ناومناوە شەڕی بۆ کەس ناڵێن بەڵام شەڕی یاسایی شەڕی بەدەستێنانی مافەکانمان لە چوارچەوەی یاسا دەکابێت ئەو پەرلەمانتارە بەڕێزانە بۆمان بکەن وا چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ جینۆسایدەکانی گەلی کورد لە چوارچەوەی یاساکانی عێراقدا و بەدەستێنانی مافی کەسوکارانی قوربانیانی جینۆسایدی کورد لە پەرلەمانی عێراق دەبێت چۆن بێت ئەمانە و کۆمەڵێک پرسیاری تر ئەمڕۆ میوانێکمان لەگەڵا بێت زۆر بەڕێز کاک بەختیار جەمیل کە بەڕێزیان بەڕێبەری بەشی یاسایی زانکۆی هاڵەبجەن. کاک بەختیار سڵاوت لێبێت بەیانیت باش بە کاک بەختیار قسەکردن لەسەر قەرەبووکردنەوەی کەسوکاری یاخود قوربانیانی جینۆسایدی گەلی کورد ئەمە بابەتێکە ئێمە ساڵانە لە یادەکانی جینۆسایدی گەلی کووردا زۆر باسی لێواکەین بەڵام تا ئێستا هەندێکیان ماون یان جەبەجێ نەکراون یان هێشتا لە نێو عێراقدا هەندێک لایەن هەیە دان بە ئەو تاوانە نەشانانێنە کە دەرحەق بە گەلی کورد کراوە. بەڕای بەڕێستان دەبێت چی بکرێ هەنگاوی جدی چی بێت بۆ قەرەبووکردنەوەی زیان لە کەوتوانی جینۆسایدی گەلی کورد؟ بەیانی بەڕێستان باش سڵاوتان لێبێت سڵاو لە بینەرانی کورساتی عزیز کاگاریلانە خان زۆر سپاس لە دوای پرۆسەیە ئازادی بێگومان هەرێمی کوردستان هەموو ناوچەکانی هەموو شار و شارۆچکەکانی ڕوبەڕووی قوربانی یەکی زۆر بوونەتەوە خوا ببورنەوە دەنگەداتەوە کە ئەگەر چارەسەر بکرێت باش هاوڕیانمانەگەرتوان و دەنگانی بۆ تووشی هیچ ناوچەیەک لە هەرێمی کوردستان نەبووە کە تووشی زیان لێکەوتن نەبوو بێت جاگەر زیانەکە مادی بێ یا جەستەیی بێت بێگومان ئەمە پێویستی بەوایە بە تایبەتی ئەوانەی کە قوربانی جانی لێکەوتوێتەوە لە دوای پرۆسەی ئازادی عێراق ڕووخانی ڕژێمی سەدام دادگای باڵای تاوانەکانی عێراق پێگەێنرا ئەم دادگایە لە چەند قۆناغێکە کاری لەسەر ئەو دۆسیانە کرد کە لە عێراق بە تایبەتی لە هەرێمی کوردستان ڕوویان داوە بەڵگەکان نووسینەکان شایەتەکان دانپیانانەکان دۆکۆمنتەکان ئەمانە هەموو کۆکرایەوە تا گەیشتە قۆناغێکە لە ساڵی 2010 ئەم کەیسانە بە جینۆساید ناسێران لە دوای بە جینۆساید ناساندن ئەبێت هەنگاوی قۆناغی دوای ئەوە قۆناغی قەرەبووکردنەوەی زیان لێکەوتوان بێ بێگومان ژمارەیەکی زۆر خەڵک قوربانی داوە و زیانی بەرکەوتووە هەر لە شەهید بوون هەتا ئەوەی کە زیان بەرجەستەی کەسێکەوت بێ یا بەشێکی جەستەی لە دەستدا بێ یا تووشی نەخۆشیێکی درێژخایەن بوو بێ لە دەرەنجامی ئەو کارانەی کە ڕژەمی پێشوو کردوویەتی بەشێکی زۆریش خەڵک زەرەری مادیان بەرکەوتووە ئەم زیانە مادیانەش کەم نین لە ئێستادا هەتا ئەم دقەیە کە ئێمە قساکەین قەرەبووی ئەم زیان لێکەوتوانە نەکراوەتەوە هەرچەند یاسای بۆ دەرچووە و یاساکەش پەسەند کراوە بەڵام وەکو ئەوە یاسایانەی تر کە پشکی کورد بوون وەکو بەڕێستان ئاماژەتان پێدا بە ئێستاشەوە دژایەتی ئەکرێت و دانی پێدانان ڕێوە ڕێگری لە یەکرێت لە جێبەجێکردنی ئەبێت لە هەرێمی کوردستان لە خولەکانی پێشوو ئەنجومەنی نوێنەرەکانی کورد لە بەغدا هەوڵیان داوە کە قەرەبووی ئەم زیان لێکەوتوانە بکرێتەوە بەڵام بەداخەوە تا ئەم دقەیەش کە ئێستا ئێمە قسە هەوڵەکان خاوەن کاک بەختیاریان چۆن ئەم هەوڵانە بۆچی هەستەکەی سستێکی پێوە دیارە ینی هەندێک تاوان بەڕاستی 30 ساڵ و وا 34 ساڵ و ئەمانی هەمووی بەسەرا تێپەڕی ینی لە ماوەی 30 ساڵەیە بۆچی هەستەکەی ئەوەندە خاون ئەو هەوڵانە لێت نەشارمەوە بۆی ڕوون بە لای بەڕێستان بەشێکی پەیوەندی بە ناکۆچی خۆمانەوەیە پەیوەندی بەو تەفرقەیە کە لە نێوان خۆمانەیە یەک و یەکگرتوو نەبووین وەکو هەموو ئەو مادە دەستوریانەی تر کە مافی کوردی دیاری کردووە
ئەمیشە چێتە ئەو چوارچێوەی کە نەمانتوانیوە لۆبیەکی گەورەی بۆ دروست بکەین و بتوانین ئەم مافە بۆ خەڵکی گەلی کوردستان چەسپێنین کە هیچی کەمتر نییە لە ئاوەدانکردنەوە و ئەو پرۆژانەی کە بۆ هەرێمی کوردستان و پشتی هەرێمی کوردستانەیە چکە وەکو ئاماژەم پێدا قوربانیەکان زۆرە هیچ ماڵێک نییە لە هەرێمی کوردستان بە شێوازێک لە شێوازەکان زیانی بەر نەکەوت بێ قەرەبووی ئەم زیانانە هەموو خەڵکی هەرێمی کوردستان دەگرێتەوە. باشە کاتە کاک بەختیار پێمان بڵە بزانین کێ بەرپرسە لەوەی کە بتوانێت قەرەبووی قوربانیانی جینۆسایدی گەلی کورد بکاتەوە با بزانین بۆچی ئەوانەی کە لی بەرپرسن بۆچی تا ئێستا هەوڵی ئەم بابەتیان نایەوە. هەڵەکە لانەخان بەڕێی من لەوەیە کە ئێمە کاتی خۆی حکوومەتی هەرێمی کوردستان پشتی خۆی هەبوو لە بودجەی عێراق هەرچەند خۆشی یاسای ژمارە 22 ساڵی 2009 دەرکردووە کە بە یاسای نەوت و خاس ناوزەن دەکرێت لە مادەی 57 ڕێژەیەکی دیاری کردووە بۆ قەرەبووکردنەوەی زیان لێکەوتوان. بەشێکیشی پەیوەندی بە حکوومەتی هەرێمی کوردستانەوە هەیە کە ئۆباڵی ئەم تەعویزەی بەو پێی کە ڕژێمی ئێستا حکوومەتی ئەببوورن حکوومەتی عێراقی ئێستا میراتگەری حکوومەتی پێشووە بە پێی یاسا ئەبێ ئەو قەرەبووەکە بکاتەوە. بەڵام ئێمە نەیشارینەوە ئەم ناکۆکی سیاسیانەی کە لە نێوان هەرێم و بەغدا هەبووە بە تایبەتی لەم دوایانەیە کە گەشتە ئاستێک کە بە ئێستاشەوە ئەوەتانێ ڕۆژ بە ڕۆژ بەرەو خراپی ئەڕوات کارگەیشتە بڕینی قوت و قوتی خەڵک و کێشەی سیاسی و کێشەی ئیداری ئەمانەمە بۆ دروستە بێ ئەبوایە کاتی خۆی حکوومەتی عێراقی بەلایەک و حکوومەتی هەرێمی کوردستانیش لەبەرەوەی هاوڵاتیەکان هاوڵاتی هەرێمی کوردستانن خەڵکی هەرێمی کوردستانن لەسەر ئەم خاکە و لەسەر ئەم مڵک و ماڵە قوربانیانداوە حکوومەتی هەرێم خۆی لانی کەم بیتوانایە بودجەیەک لە حکوومەتی عێراقی تەرخان بکات سەرباری ئەوەی کە بۆی دابین کرابوو قەرەبووی قوربانیەکان بکاتەوە کە تا ئێستا هیچ هەوڵێک و هیچ ئاسۆیەک نییە بۆ جێبەجێکردنی. بیرتان بێنمەوە ساڵی 2007 وەزارەتی شەهیدان ئەمە لەو یاسایی کە حکوومەتی عێراقی یاسای ژمارە 20 ساڵی 2009 کە بە یاسای قەرەبووکردنەوەی زیان لێکەوتوان لە شەهید و لە بریندار و لە ئەوانەی کە دیار نەماون لە نەتیجەی ئەو عملیاتانەی کە حکوومەتی عێراقی کردوویەتی ئەم یاسایە حەقیداوە بەوەی کە لیژنەیەکی باڵا لە سەر ئاستی عێراق دروست بکرێ من زمینی هەرێمی کوردستانیش و لە ئاستی خوارەوەش لەسەر ئاستی محافەزەکان دروست بکرێ. وەزارەتی شەهیدان و حکوومەتی هەرێم ئەم لیژنەی دروست کردووە ساڵی 2007 بە تایبەتی ئەوەندەی من ئاگادارم لەم ناوچەی ئێمە لە ئاڵەبجەی شەهید لیژنەکە بڕی زیانەکانیان دیاری کردووە و خەمڵاندویانە و داویانەتەوە بە وەزارەتی شەهیدان بەڵام لە دوایەوە وەزارەتی شەهیدان هیچ جۆرە کارێکی لەسەر نەکردووە تا ئێستا ئەو مەلەفە بە باڵواسراوی ماوەتەوە. باشە کاک بەختیار باسی یاسا بەرکارەکانت کرد ئەو یاسانی کە تایبەتن بە قەرەبووکردنەوەی زیان لێکەوتوانی جینۆساید ئەو یاسایانە پێت وایە یاسایەکی لەبارن بۆ ئەم دۆخی هەرێمی کوردستان پێدوانیە پێویستیان بە هەموارکردنەوە بێدیان بڕگە و مادەکانی کە تایبەتن بە قەرەبووکردنەوەی زیان لێکەوتوان چەندە توانوێتی خواستەکانی قوربانیان و کەسوکاری قوربانیان بهێنێتە دی. بێگومان کاگاری هیچ یاسایەک کە دەرئەچێنرێت کەم و کوڕی نابێ و یاساکانی ژەمیشە پێویستیان بەوایە کە هەموار بکرێنەوە. ڕەنگە عیبدار بن ڕەنگە لە بڕگەیەک لە بڕگەکانەوە ئامانجەی کە نەوێ نەیپێکن ئەمە شتێکی یاساییە بەڵام لە ناو یاساکەدا بە سەریحی هاتووە کە قەرەبووی زیان لێکەوتوان بکرێتەوە بەڵام یاسایە کە ئامانجەکەی خۆی نەپێچێکە نەتوانێ ئەو مەبەستەی کە بۆی دەرچوانرارەوە جێبەجێ بکات هەر وەرەقەیەکە و هەر یاسایەکە و هەر حیبرێکەوە کۆڵێ لەسەر وەرەق یاسا ئەبێ قووەی ئەوەی تەنفیزەکەی ئەوەی کە هێز بە یاساکەدا جێبەجێکردنیەتی ئەوە نییە کە یاساکە چەند جوانە چەند نەسەکەی ڕێک و پێکە ئەوەیە کە ئەم لەگەڵ ئەوەی کە نەسەکان و بڕگە و مادەکانی ئەوەیە حکمەتەکەی لەوەیە کە بڕگە و مادەکانی وەکو خۆی جێبەجێ بکرێت هەر یاسایەک وەکو خۆی جێبەجێ کرا ئەو کاتە بە یاسایەکی باش بە یاسایەکی تۆکمە ئەژمارەکرێ ئەگەر نا بە پێچەوانەوە نەستێکی جوان کە دەرەنجامێکی جوانی نەبێ
هیچ بایەخێکی نییە. زۆر باشە کاتە کاک بەختیار چۆن ئێمە هەوڵ بین کۆدەنگی لۆبی دروست بکەین بۆ جێبەجێکردنی ئەم یاسایە وکوتۆتت یاساکە هەیە بەڵام جێبەجێ نەکراوە ئەم کۆدەنگیە چۆن و لە ڕێگای چاوڵێکەوە ئێمە توانی کۆدەنگێکی لۆبی دروست بکەین بۆ ئەوی کە یاساکەی پێ جێبەجێ بکرێت. لۆبیەکە وەکو ئاماژەم پێدا ئەوەیە کە ئێمە ئەبێ کورد سنگ و قورسایی هەبووە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق یاساش لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق پەسەند دەکرێت لە ڕێگەی لە حکومەتی عێراق پشکی باڵامانە بووە لە سەرۆک کۆمار لە جێگری سەرۆک وەزیران لە وەزیری دەرەوە لە وەزیری مالیە چەندین پۆستی سیادیمانە بووە لە عێراقا ئێمە ئەمانە توانی کە پێکەوە کار بکەن بۆ ئەوەی کە ئەو مافە دەستوریانەی هەرێمی کوردستان جێبەجێ بکەن لە قۆناغەکانی ڕابردووە بەداخەوە ئەم یەک و یەکگرتوویە نەبوو ئەم پەرتەوازەیە وای لێ کردوین کە ئەوانیش بە شێوەیەک خۆمان نەزانین ئێمە لە وڵاتێکی ئەوە یانین بڵێن فول دیموکراسیەوە بنەمای دەستوری و یاسا سەروەری تەواوی هەیە لێرە بڕیارەکان بڕیاری سیاسین میزاجی شەخسین ئەمانە هەمویان کاریگەریان هەیە بەڵام ئێمە ئەگەر بگەڕێینەوە بۆ ڕابردوو لە قۆناغێک لە قۆلاغەکان کورد لەگەڵ شیعە لە سونە لە پێگاتەی حکومەتی عێراقی لە ئەنجومەنی نوێنەران سنگ و قورساییەکی هەبوو بەشێک بوو لە چارەسەرکردنی کێشەکانی عێراقیش بەداخەوە لە ئێستاە ئەو پەرتەوازەیە کە ئەمانە کاری گەیاندا ئەوەی کە ئێستا وەفدەکانمان مانگانە چەند جارێک سەردانی بەغا بکەن بۆ ئەوەی ڕازیان بکەن تەنانەت حقوقی خۆمان کە ماف و قوتی خەڵکە موچەیە بۆمان بنێرن باشە واتە ئەوەی کە باسیەکەی کە بەداخەوەمەیەکە لە گرفتەکان تەنها بیرکردنەوە لە قوت کە بەڕاستی قوت گرنگە بۆ ژیان پێ دوایە ئەمە هۆکارێک بۆ ئەوەی کە هەم وەفدەکانی ئێمە هەم حکوومەتی عێراقی بە جۆرە لە جۆرەکان ئەمە بە هەڵ بزانێت بۆەوەی کە بە جۆرە لە جۆرەکان چاو داخە لە ئاست قەرەبووکردنەوەی زیان لێکەوتوان بەڵێ بە دڵنیاییەوە لەبەرەوە ئێمە وەکو ئاماژەم پێدا ئێمە لە نێو خۆمان یەکگرتوونین لە نێو خۆمان کێشە بۆ خۆمان دروستەکەین ئێمە خۆمان هەستین ئەو بودجە و پارە لاحی لە بەردەستمانە بوو لە نێوان ناوچەکانە جیاوازیمان کرد لە ئاوەدانکردنەوەی ناوچەکان جیاوازیمان کرد لە قەرەبووکردنەوە جیاوازیمان کرد لە دامەزراندن و لە ئەوانە هەمویان سەبەب بوون و حکومەتی عێراقیش ئەو کلێن و درزانەی بە هەرزانی کە تەفرەقە لە نێوان پێگاتەکان و لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستانە هەیە کە ئەو قووەتەت نامێنی ینی تۆ ئەو وەفدەی کە جارانە چوو بۆ بەغا مفاوەساتێک کرد لەسەر ئاستێکی باڵا بوو ئێستا هەر لایەنێک بەجیاڕوە حکومت بەجیاڕوە وەزارەتێک بەجیاڕوە ئەمانە هەمویان واکە کە بە چاوێکی جۆرێک لە چوزانم بەکەم سیرکردنەوەوانە بکرێکە کە بەداخەوە ئەمە هەم بۆ حکومەتی هەرێمی کوردستان ئەم بۆ خەڵکی هەرێمی کوردستانیش جێگەی نیگەرانی و ناخۆشیە. باشە کاک بەختیار هێندەی بەڕێزت ئاگادار بی داواکاریەکان و داخوازیەکانی کە سوکاری قوربانیان چییە بۆ ئەوەی کە بتوانن بۆیان جێبەجێ بکرێت و پێشکەشیان بکرێت ئەوەی بەڕێزت ئاگاد لێبێ قوربانیەکانیان چەند ساڵێکە ئەوەی شەهید بووە ڕۆشتووە و سەری ناوەتەوە ئەوەی بریندارە بەشێکی زۆریان بە برینەکەیانەوە ئەناڵێن ئەوەی نەخۆشی درێژخایانی هەیە بەداخەوە ڕۆژانە ئەبینین کە بە هەنێکیان بە ئێستاشەوە گرفتارن بە نەخۆشیەکەیان هەنێکیان پێداویستیان پێویستە هەندێک لە ئەنجامی ئەو سیاسەتە چەوتە زەرەری مادی کردووە هەتا بە ئێستاشەوە نەیتوانیوە قەرەبووی ئەو زیانانەی بۆ بکرێتەوە یعنی پرسیارەکە ئەوەیە لە دوای 30 ساڵ لە حکومڕانی لانی کەم حکوومەت ئەم لە هەرێم ئەم لە ینی ئەمە پرسیارێکی جەوهریە بۆچی ئەمانە کە قوربانیان داوە لە کوێی دنیا هەبووە خاوەن قوربانی بەلانی کەم قەرەبووی مادی قوربانیەکەی نەکرێتەوە بە شێوازێک لە شێوازەکان دڵخۆش نەکرێتکە سەکەنێکی هەبێ موچەیەکی هەبێ بتوانێت دا و دەرمان و پێداویستیەکانی خۆی بۆ دابین بکرێت. باش کاک بەختیار بەڕێستان کاندیدن لە سەر لیستی ژمارە 222 یەکێتی نیشتیمانی کوردستان بە ژمارە 27
من دڵنیام بۆ هەر یەکێک لەو بەڕێزانی کە خۆیان کاندید کردووە جگە لە دروشمە سەرەکیەکەی کە نوێنەری تۆین لە بەغدا کارێکەیە کە بتەوێت کە چوویتە پەرلەمانی عێراق بەغا بەڕاستی داکۆکی لەسەر پێی شەڕی بۆ بکەین زیان لێکۆتوانی یەخ قەرەبووکردنەوەی زیان لە کۆتوانی قوربانیان ئەمە ئەو چەکەیە کە بەدەستی تۆ دەتەوێت لە پەرلەمان شەڕی بۆ بکەی یان شتی تریشت لە بەردەستایە دڵنیاییەوە کاگاری ئێمە نوێنەری خەڵکی نوێنەری خەڵک ئەبێ نوێنەرایەتی هەموو فئە جیاوازەکان بکات لە خوێنکارەوە بۆ پێشمەرگە بۆ خوێنکاری زانکۆ بۆ گەنج هەموو لایەنەکان ئێمە لە بازنەی سلێمانی بەندە وەک مامەسای زانکۆ ینی ئەگەر تهدیدی نەکەم وەکوتم نوێنەری خەڵکین ئەگەر خوایار بێ بچینە ئەنجومەنی نوێنەران من یا هەر کەسێکی تر لەو خوشک و برایانەمان نوێنەرایەتی هەموو فئەکانەکان و هەموو سنووری بازنەی سلێمانی ئەکات بێگومان خەڵک مافی هەیە بەسەرمانەوە کە داواکاری هەبێ کە داکۆکەکاری مافەکانیان بی بەڵام ئەوەی بۆ من گرنگە بەڕاستی من خەڵکی هەڵەبجەی شەهیدم ئەم ناوچەیە و ناوچەی سەی سادق ناوچەی پێنجوێن لە سنووری بازنەی سلێمانی وەکو لە بیدایەدا ئاماژەم پێدا یەک بستخاکی ئەم کوردستانە نییە کە قوربانی نەدابێت لەبەرەوە ئەگەر هیچ شتێک لە قوربانی گەورەتر نییە هیچ شتێک لە قوربانیەکان پیرۆستر نین بۆیە لە هەنگاوی یەکەمە و کاری بەندە ئەوە ئەبێ کە کار لەسەرەوەی بە حکمی پسپۆڕیەکەشم کە یاساییە ینی ئەتوانم لە بواری یاساییە کار لەسەرەوە بکەم کە لانی کەم داکۆکیکاریکی مافەکان بین بتوانین لەم خولەی پەرلەمانە ئەو مافا و شایستە دارایانەی کە بۆ زیان لێکەوتوانی و قوربانیانی ڕژێمی پێشوەیە بتوانین کاری لەسەر بکەین و بەڵکو لەو خولەیە بتوانین قەرەبەکانیان بۆ بکرێتەوە مافەکانیان پێ بگرێتەوە باش مامەستا بەختیار جەنابەت مامۆستای لە زانکۆی هەڵەبجە جا وەکە زانین هەم لە زانکۆی هەڵەبجە و هەم لە زانکۆی چەرمۆ بەشی پێم وا بێت جینۆسایتەیە وەکو وانە دەخوێنرێت کە ئەمانە زۆر گرنگن لە ڕووی بە جینۆسایت ناساندنی کێسەکانی یاخودە و تاوانانی کە دەرحەق بەگەلی کوردکراوە لە وڵاتانی نێودوڵەتی تا ئێستاش زۆربەی وڵاتانی جیان دانیان بە جینۆسای دیگەلی کوردان نەناوە بەڵام من دەمێت شتێک لێرەوە باسکەینیان پەنجە بخێنە سەر برینێک ئەگەر بێت و ئێمە هێشتا لە باسی ئەوە یابین کە قەرەبووی زیان لێکەوتوانی ناوخۆ نەکراوەتەوە ئەتوانین دەست بەرین بۆ یاسا نێودوڵەتیەکان و کەیسەکانمان زیاتر لە زانکۆکە لە هەم لە زانکۆکانی گیان بخوێنرێت هەم لە دادگا نێودوڵەتیەکان بە جینۆسایدی زیاتر بناسێنرێت ئەویش بۆ خۆی قسەیەکە بەڵێ ئێستا لە وەکو ئاماژەت پێدا لە زانکۆی هەڵەبجە ناوەندی جینۆساید و لێکۆڵینەوە نێودوڵەتیەکان هەیە بۆ لێکۆڵینەوە نێودوڵەتیەکان و سوپاسەوە ئێستا تیمێک لەوێ کارەکەن کە زۆر خەڵکی شارەزا و پسپۆڕن و لەو ماوەی ڕابردووە چەندین خولیشیان بۆ مامۆستایان و بۆ یاساناسان وانە کردوێتەوە لە بواری جینۆسایدا ئەویش بۆ خۆی بەشێکە لە هەوڵەکان و بەشێکە لەو کارانەی کە بێ حکوومەتی هەرێم و ناوەندە معنیەکان لەسەر ئاستی دنیا بیکەن بۆ بە جینۆساید ناساندنی ئەم کەیسانە کە بەداخەوە ئێمە وەکو ئاماژەمان پێدا لە نێو خۆمان لە هەرێمی کوردستان تا ئێستا نەمانتوانیوە ئەوە بکەین کە ئەوەیشی کە پەیوەندی بە دەرەوەیە و بە ناوەندەکانی جینۆساید لە دەرەوەیە ئەوش ئەرکێکی حکوومەتی هەرێمی کوردستان وەکوتم ناوەندە معنیەکانە کە بێ لە قۆناغەکانی ترا بە جدی کاری لەسەر بکات و ئەوە خەمێکی گەورە بێت بەڵێ مام سابقەر ئەگەر بمان ئێمە فەرموو بەردەوام بە ئێمە وەکەوەی کە حکوومەتی عێراقی ناتوانێت قەرەبوو مام کاتەوە گرفتمان بۆ دروستکە بێ ئێمە ئەو لۆبیە لە ناوەندە نێودوڵەتیەکانەوە بکەین بۆ ئەوەی حکوومەتی عێراق ئیجبار بکات و ملکەچی بک بۆ ئەوەی کە قەرەبووی زیان لێکەوتوان بکاتەوە و لە ناوەندە جیهانیەکانەوە ئەوانەی هاوکاری حکوومەتی عێراق بوون و بەشێک بوون لە زیان گەیاندن بە خەڵکی هەرێمی کوردستان و بۆ قوربانیانە ئەوانە لە دادگا نێودوڵەتیەکانە بڕیاری لێ بدرێت کە ملکەچ بکرێن بە قەرەبووکردنەوەی ئەم زیان لێکەوتوانە زۆر باشە مامۆستا بەختیار بەڕێستان کاندیدن لەسەر لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان و ژمارە 27 لێرەوە
بەڵێنێکی بە دەنگدەران بۆ نمونە ئیشەڵا کە بەڕێستان لەم خولەی پەرلەمانی عێراقا بەشدار بوون لێرە و چ بەڵێنێک بە دەنگدەرانی خۆتەی دروشمەکەی یەکێتی دەنگی تۆ دەبین لە بەغدا هێزی تۆ دەبین لە بەغدا ئێمە پێکەوە کار دەکەین ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان یەک تیمی بەهێزی هەیە بە یەک تیم کاری کردووە لە خولەکەی پێشوو لە پەرلەما لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بێگومان لەم خولە ئەگەر متمانەی خەڵک ئینشاءڵڵا بەدەست بێنین هەم ژمارەی دەنگەکان و ژمارەی کورسیەکانمان زیاد بکەین ئەو متمانەیی کە لە چەند مانگی ڕابردوو لە چەند ساڵی ڕابردوو نوێنەرەکانی یەکێتی لە بەغا کردویانە ئێمەش سەرباری ئەو هەوڵانەی ئەوان هەوڵەکان چرترەکەینەوە بە گروپێکی بەهێز کارەکەین بۆ چەسپاندنی مافەکانی خەڵکی هەرێمی کوردستان. زۆر باشە دەست خۆش بە مامۆستا بەختیار بە هیوای سەرکەوتن بۆ بەڕێست و بۆ لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان ماندوومان کردی. دەستە خۆش بە مامۆستا بەختیار. سپاس بۆ ئێوەش زۆر سپاس بۆ ئێوەش لانەخان کاگاری بۆ بینەرانتان جارێکی تر سەرکەوتوو. زۆر سپاس بۆ بەڕێز.